ئەو فیلانژێڕانی کە ئێستا دژی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێن بە ئەوکاری دەستی دەرەچوو بەداخەوە دەبێ بژڵێن دەستی ناوخۆیی شەندێ لایەنی ناوخۆیشی تێدا ئەوە کاری ئەمانە چییە؟ بۆچی هەرێمی کوردستان لەم کات و ساتەدا بە ئامان دەگیرێت؟ لەسەر ئەم بابەتە ئێمە دەمانەوێت قسەی زیاتر لەگەڵ میوانەکەمان بکەین کە بزانین ئەو پیلانجێڕێنە بە دیاریکراویش لە گوندی لاجان چۆن ڕوویاندا. میوانەکەمان زۆر بەڕێز ئیدریس هەرچی ڕاوێژکاری یاسایی ڕاستەوخۆ لە شاری دووهۆکەوە لەگەڵماندایە. کاک ئیدریس شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. جەنابتان ڕاوێژکاری یاساین، دەمەوێت بزانم ئامانجی ئەم ئاژاوە گێڕیانە لەم کات و ساتەدا دژی هەرێمی کوردستان بە دیاریکراویش لاجان کە ناوچەیەکی گرنگی هەوری هەرچیەکانە هۆکاری ئەمە چییە؟ زۆر سپاس. وەکو دیار نەبتنێ نوکە gelek em bêjin lanê derekî taybetî nehezên Kurd û Kurdistanê nav Kurd û Kurdistanê da nehezên em bêjin rêbaza pîroza Barzanî û partî çunkî partîbûn yani rêbaza Barzanî ye herkî jî ez şên bêjim nihat sedê nebtinî wekû partî ne belkî wekû mebde gedgebê rêbazatê ne her Şêx Ebeydillah Barzanî bigire û heta nûke berdewam in û mêjû jî ew hindeya diyar e bêguman ew qonaxan nûke em bijîn rojhelata navîn têda taybetî Iraqê jî taybettir herêma Kurdistanê take em bêjin sinorê parastê li her neseqamgiriyekê her cihê em bêjin yê ku hewlatî şên wekû saman û baberhînana xwe lê bikin li herêma Kurdistanê ye ekî ku herêma Kurdistanê jî wekû em bêjin ser û kabînet em bêjin yê herêma Kurdistanê duyêk projeyê berdewam em bêjin yê xidmetguzariyê tatekirin wan jî da babetên em bêjin yê petrolê rengekê giştî û kehreba ronahî dîtna min ewa kurmor hatiye rîdan ewa jî planeke ku lanaz û cihê dêtir bête rodandê feres wekû takekî herkî jî ez şêm wê bêjim herkî yanî partî ewa tête kirin renge çend take kesek bin bo berjewendiyê xwe yê take kesî zêdebarê hindê renge hindek lanî dîtir jî wekû em bêjin rûyê sosyal medya wekû bu hindê ku ew seqamgiriya heyl û sinorê bête têkdan em bêguman wekû lacan heke behskeyin lacan wekû mewqeê wê yê coğrafî ku nuke edge Mosul em bêjin sinor edge Meğmur û edge Hewlêr lewma ewa tête kirin belê بەڵێ باش کاک ئیدریس ینی بەڕای ئێوە دەبێ ئەو لایەنانە چێبن کە لە پشت ئەم کارانەوەن لە پشت ئەم ئاژاوە گێڕیەوەن لە پشت ئەم تێکدانانەوەن کۆرمۆر بردومان دەکەن هەوڵ دەدەن لازان تێک بدەن هەوڵ دەدەن ئاژاوە گێڕی بکەن دەبێ ئەو لایەنانە چێبن بەڕای ئێوە کە لە پشت ئەم ئاژاوەیەوەن. دیتنا من ئەو لانانە ئەم وەکو گروپێت ناوەدا و لانە وەکو حەشدا ئەم بژین یا شعبینە تایبەتی ئەو ئەم بژین تیاری سەرکێشەوێت کە ڕایان کلدانی زێدەبارێ هەندی ڕەنگە وەکو چەند تاکێکی هەرکیژی وەکو پڕیە حیزبی و هەماهنگ بندگە فکرێت و ئەوە ژیت یەتنەوێ قەرقەشێدا ئەوێ هەندی نەکان سەقامگیریە هەیی الوسط نور بيتا لادان لي بديتنا من تاكي هركي وكو جنجيت هركيش هندي ماستران چونكي او حكمتا مايا ام بخو بشكين شوي حكمتي او هريما مايا ام بشكين شوي وي ام بيجين هولاتيت وي هريمين ام خوانيت ايرينا رنگا زورينا هر زور الو سنوري ام بيجين وكا او چندلي تتكرن رجاء كنجبونا زوربيوان هركينا بۆ هەر تشتێکی ئەس وەکو تاکێکی هەرکی وەکو هەرکیش هەندێ مەسترن ڕاستی حکومەت ئەمەیە هەرکی کو
کوڕی توێ حکومەتێنە هەرکی بخۆت ئەو حکومەتەنە هەرکی هەموو پڵاپۆستەدا بەشێکە شوێ حکومەتێ کارمەندێت توێ حکومەتێنە فەرمان دێت وێ پێشمەرگانە بدیتە من لەوما هەر کارێکی بێتە کرێن ئەوە دوورە بابەتێت عشیرە دیاریە چه علاقەتێت عشیرە دیاریە بۆی چەندێ وەدینە دیتە من فەرە ئەکە هەر تاکێکی هەرکی خۆب مەغدۆر ببینین ئەوە سیکشوان وەکو کەسێکی یاسایی ڕێکێت یاساییت هەی دادگەیە هەی هەر محکمەیەک هەی ئیدیاعامێت هەیە کە گەلک ئەم بێژن ڕێت یاساییت هەی توچەی داوا مافی خۆ بکەی لێ بدیت نامن ئەوە ئەس ئاگادار و بەری نوکەژی بەری چەند ساڵاژی من سەردانا گوندێ لاجانێ کرێ خزمەت گوزاریت یعنی هەر کۆمپانیەکە چتە هەر جهەیەکی تبێ خەلکەوێ منطقێ یعنی سوودمەندەت وێ هەبوونەوەی وێ ئیسtisمارە لێ منطقێ تێتای کێرن لەو خزمەت گوزاریت وێ وە گوندێ هاتی نەکێرن باش کاک ئیدریس ئێمە تێدەگەین دەڵێن لایەنی دەرەچی بۆ نمونە دەزانین میلیشیاکانی حەشدی شاعبی ئەقڵیەتێکی شۆڤێنیان هەیە و پیلانجێڕن و دژی خەڵکی کوردستان و هەرێمن لەمە باش تێدەگەین بەڵام چی بە لایەنی کوردی دەڵێ کە هاوکار و هەماهەنگی ئەو میلیشیا حەشدە شعبیانن دژی خەڵکی کوردستان بۆچی خۆ ئەوان کوردن بۆ دژی خەڵکی کوردستانن بڕایتەوە دیتە من بێگومان کوردن بەس کوردبوون تشتێکە ناسنامە خۆدا تۆ کورد بە و تۆ خزمەتە کوردیادی بکەن دو شتێ لێک جدانە دیتە من ئینسانی کورد ئەوە ئەوێ خزمەتە نەتەوا خوب بکات خزمەتە وڵاتی خوب بکات ئەو کوردی درست ئەوە نە ڕەنگە گەلک خەلکی دیتر هەبن کوردی دەبن بەس خزمەتە وڵاتی خوب بکەن کندوکەل هەرێمە کوردستانی دژین دیتەمە ئەو کەسە ئەو کەسن ئەوێت ئەو دیبارژەوەدیە تاکە حیزبی یە تەسێککەون هەروەکو لەوانی وانە حیزبی بەری نوکەم بێژین ئەوانشی هەر هەمان هەندەیە ڕێگەرن گەلک پێک هاتێت ئەم بێژین حکومەتە هەرێمە کوردستان یان تەشکیلکردنا کابینا یان ئەمە بیر نەچیت بەری ماوەیەکی چەند ئاریشی دیتر پەیدا بین ئەوە کۆرمۆر بین ئەوە یعنی هەر هەمان عقلیەت و بیرە تەسکە هەی ئەم کوردیا خۆدات بێژین گەلک جارە مەسەلەکە هەی جیێ داخێ ینی ناو کووردا بتێتە بکارئینان هەکە تشتێک بۆ من نەبیت بڵاوبۆیەکی دیژی نەبیت تو هەول بدە تو ئینسانێکی باش بێت تو هەول بدە خزمەتە وڵاتە بکە خەلک بخۆدێ ئەم بێژین دێ دەنگدەتە دێشێت بشتەتە تو برا گەورە بەس جیێ داخەیە یعنی نەتێلەن خەلک وەکو پێویست ئەم بێژین و کار بکات نە ئەو شێن کار بکەن لەوما ئەس ڕۆژکانەوەت بێژەم بلا ئەو کێشێت هەر کەسێکی هەیە هەر لاوانێکی هەیی گوناحە گەنجێت هەرکیا ببنە قوربانیەت وان هەزرێت بەرتەسێک ئەلحەمدولێلا هەرکیش ڕێژەکە زۆر ئەم بێژین یا هەرە زۆر یا گەنجا پێگەشتینە ناهێرن هیچ پلانێکە دەستکرد یان کۆد یا چێکرێت هەر سنوورێکی هەر وێ هەرێمێ بێتە جێبەجێکردن تایبەت سنوورێت کە هەرکی زۆرژین زۆر باشە زۆر بەڕێز ئیدریس هەرچی ڕاوێژکاری یاسایی ڕاستە خۆ لە شاری دهۆکەوە لەگەڵ مامووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.